پرۆسەی وەرگرتنی گەنم بەردەوامە و بەڕێوەبەری سایلۆی ڕانیە دەڵێت ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی کەم گەنم هاتۆ بۆ سایلۆی ڕانیا. هۆکارەکەشی بۆ کەمکردنەوەی ڕێژەی وەرگرتنی گەنمی هەرێم لەلایەن بەغداوە دەجێڕێتەوە. ئەم ساڵ بۆ محافەزەی سلێمانیە 115,000 تەن دیاری کراوە. لەو ڕێژەیەش لەو نسبەی کە دیاریکراوە بۆ محافەزەی سلێمانیە نزیکی 22,000 تەن بۆ سایلۆی ڕانیە دیاری کراوە. ئێمە دەتوانین 22,000 تەن وەربگرین. بەڵام پێم وایە نەتوانین بگەینە ئەو ڕێژەیە لەبەر بە هۆکاری نەبوونی گەنم. گرفتەکان دیارن کە کەمکردنەوەی ڕێژەی دۆنمێک بەنمونە بۆ دۆنمێک 109 کیلۆ دیاریکراوە یەکێکە لە هۆکارەکان. هۆکارێک تریش تاخیربوونی پارەی گەنمی جوتیاران کە چەند ساڵێک نەدراوە 2014 و 15 ئەوە یەکێکە لە هۆکارەکان. جوتیاران نیگەرانن لە شێوازی وەرگرتنی گەنمەکەیان و دەڵێن پارەی بەرهەمەکەیان زۆری پێدەچێت تاوەکو پێیان دەدرێتەوە. ئەمەش بە هۆکاری کەمبوونەوەی بەرهەمی گەنم دەزانن. داواکاریمە ئەوەیە کە و پارە نەقت بدرێ چونکە پێویستە فەلاح حەقی تۆ و جووت و شتەکەی بۆ دەرنایەتەوە و دووبارە فەلاح زۆر مەغدورە لە هەموو ناحیەشی ڕا. پارەی جوتیاران نادێ ئەم ئێستا بۆ خۆمی شەخصی خۆم 2014 15 و 17 سەرێ پارەم لە حکوومەتە نایدا. ئەگەر ئەوا بێ جوتیار تازە پێ ناکرێت جارێکە دەوڵدانی کار بکات. تەنھا لە ساڵی 2015 زیاتر لە 45,000 تەن گەنم لە جوتیارانی سنوری ئیدارەی راپەڕین وەرگیرا و لە ساڵی 2016 ئەم ڕێژەیە کەم کرایەوە بۆ 36,000 تەن و لەم ساڵیشدا بەهۆی بڕیارێکی حکوومەتی عێراقی ئەو ڕێژەیە بۆ 22,000 تەن گەنم کەم کراوەتەوە. بەم کەمکردنەوەیەش زیانێکی زۆر بە جوتیارانی ئەو سنوورە دەکەوێت بەهۆیەوەی لە سنوری راپەڕین ساڵانە زیاتر لە 50,000 تەن گەنم بەرهەم دەهێنرێت. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.